لەوانەکەی پێشوو قسە لەسەرەوە کرا تەنانەت ئەو کەسانەی یعنی ئەو کەسانەی کە ژیانی چاک لەوە دەبینن کە خۆش بێت بێ ئازار بێت ئەمانە دەبێت زانینێک هەبێ چێژ و ئازارەکانیان بۆ جاکاتەوە کە کامیان وا دەکا ئەم زۆرترین چێژ لە ژیانە بکە و کەمترین ئازاریش لە ژیانە بچێژێت کەواتە بەپی ئەمە بێت ئەوەی کە بنەمای ژیانێکی چێژبەخشە ژیانێک کە کەواتە ئەوەی ئەچا بنەمایە بۆ ژیانێک کە کەمترین ئازاری تیابێ و زۆرترین چێژی تیابێ هەر ئیلانا دەبێت جۆرێک لە زانین بێ بە هەڵبژاردننی ئەو شتانەی کە بەرمان دەکەون ڕۆژانە و چێژمان پێ دەدەن یا ئازارمان پێ دەدەن جا ئەو شتانەش دەبێت بناسین هەر لەوە ناکە چی ئازارمان دەداتێ و چی چێژمان دەداتێ ئەوەی ئازاری پێداین دوورکەوینەوە ئەوەی چێژی پێداین نزیکەبینەوە دەبێت لەوەش بکۆڵینەوە ئەوەش بزانین ئەمەی ئازارمان پێدەدا لە ئێستادا لە دواتردا چیمان لێرە جا لێرە ئەوە ڕەت دەکاتەوە کە مەوزوعی چێژ خۆی دەسەڵات بەسەر مرۆڤێکە هەبێ کە ئامانجی لە ژیانە چێژ و خۆشی بێت لەبەرەوە دەڵێ ئەو کەسە ئەگەر بێت و ئامانجەکەی ئەوە بێ ئیلانا دەبێت زانینێکی هەبێت لە ڕێگەی ئەو زانینەوە نەبێ ئەو ناتوانێت ژیانێکی وا بۆ خۆی فراهم بکات کە زۆرترین چێژ و کەمترین ئازاری تیابێت جا لێران دێک لە پەرەگرافەکان ماوە دەیخوێنمەوە وابزانم فکرەکە ڕۆشن کردەوە ئەڵێ ئێوە لەسەرەوە هاوڕان کە ئەوەی چێژبەخشە چاکە و ئەوەی ئازار بەخشە خراپە ئێوە هاوڕان لەسەرەوە ببوون ینی ئێوە هاوڕان لەسەرەوە نەکە بە پرسیار بیکات ئێستا ئێوە لەمەوە دەتانەوە بگەن بچین ینی لەوەوە کە پێتان وایە چێژ ئەوەی چێژ بەخشە چاکە و ئەوەی ئازار بەخشە خراپە ئایا هەموو و کەوتێک کە ژیانێکی بێ ئازار و خۆشی کردووە بە ئامانج هەرسوکەوتێکی جوان نییە ئەگەر ئاوا بێکات ئەوەی چێژ بەخشە چاکە کەواتە هەرسوکەوتەش جوانە ئەی هەرسوکەوتی جوانی ژەوە نییە کە چاک و سوود بەخشە ینی لێرە ئەوەی خۆشیمان دەداتێ چاکە ئەوەش چاکار دەبێت جوان بێت ینی هەموو شتێکی چاک جوانە لەبەرەوە مەوزوعی جوانی و خۆشی و چێژ لێرارسێکیان کۆکراونەتەوە کە ئەوان کە باسی چێژ دەکەن وەک بنەمات دەبێت لە عینی کاتیشا چاکە و خۆشیش چاکە و جوانیش لە خۆیان هەڵگرێت جا ئێستا لە ڕێگەی مەوزوعی جوانی و چاکەوە دەیوێت شتێک ڕۆشن کاتەوە هەڵێ سکرات گەر ئەوەی چێژبەخشە و چێژبەخش و خۆش و چاک بێت ئەوە و کاتە کەسێک نییە کە پێی وابێ کە شتانێکی چاکتر لەوە هەیە کە ئەو دەیکا و توانای بەسەر کردنیاندا دەشکێ بۆیە هەر ئەوە دەکات لە کاتێکدا دەتوانێت شتێکی چاکتر بکە ئەڵێ ئەگەر کەسەکە وابیر بکاتەوە ئەوە هەرگیز شتێک ناکا کە بزانێت شتێکی چاکتر لەو هەیە بیکات لەبەرەوە دەچێت شتەکەی کە چاکتر هەیە لەو دەیکا ئەمیان ناکات ئەڵێ بەڵام لێر ڕستەیەک دەڵێ ڕستەکە زۆر گرنگە ئەڵێ گەر کەسێکیش لە دەرونی بەهێزتر بوو ئەوە جگە لە حکمە شتێکی تر نییە وای لێ بکات وابێت تەمانەوەی کە لە دەرونی بەهێزترە دەرونەوەیە کە داوای چێژ دەکات حەسەب ئەم پەرەگرافە ئەڵێ ئەوەی لە دەرونی ینی ئەوەی بەهێزتر بێت لە دەرونی ئەو کەسە خاوەنی داناییە بەڵام ئەو کەسەی خاوەنی داناییە
یعنی ئەو کەسەیە کە بەپی بنەمای چێش ناچێ بەڕێوە. تەمان ئەوەش لە دەرونی لاوااسترە ئەو بە کەسێکی نادان و نەزانی دەزانێت، ینی جاهل ئەو کەسەیە کە لە دەرونی خۆی لاوااسترە، داناش ئەو کەسەیە کە لە دەرونی خۆی بەهێزترە، ینی لەو هێزە دەرونیانە بەهێزترە کە پاڵی پێوە دەنێن بەرەو چێژ و خۆشی. پرۆتاگۆراس و ئەوانی تر دەڵێن وایە. سکورات باشە، نەزانی چییە؟ ئایا لە شتێکی لەم شێوەیە نییە؟ مرۆڤ گومانێکی هەڵەی هەبێت و لە حکومدان لەبارەی شتانێکەوە کە زۆر گرنگن هەڵە بکە، ینی نەزانی چییە؟ نەزانی ئەوە نییە کە ئێمە وا بیر دەکەینەوە، وا تەسەور دەکەین شتێک ئاوایە، بەڵام ئەم تەسەورەمان فەحز نەکردووە، و لەبەرەوەی ئەو شتە ئاوا بێت لە بەرژەوەندی ئێمایە، ئێمە بەوەی ئەم بنەمای بەرژەوەندیەوە دەڵێن ئەو شتە وایە لە کاتێک ئەو شتە وانە. لەبارەی ئەو شتەشەوە دەدەین، و ئەو شتانش کە ئێمە حکمیان لەسەر دەدەین کە ئاوان شتانێکی زۆر گرنگن، ئەڵێ ئەی نەزانی ئەمە نییە؟ ینی نەزانی ئەوە نییە ئێمە تەسەورێکی هەڵەمان بەرامبەر شتێکگەیە و دواتریش بڕیال لەسەر ئەو شتە دەدەین. بۆ نمونە تەسەورێکی هەڵەمان لەسەر کارێکەیە کە بیکەین، بەڵام حکمیش لەسەر ئەوە دەدەین کە ئەو کارە فەرەزەن ئاوایە، ئاوایە کە ئێمە تەسەوری دەکەین. ئەمە نەزانی ئەگەر ئەمە نییە چییە؟ ئەی سروشتی مرۆڤ وان نییە بەویستی خۆی بەرەو ئەوە نەڕوات کە خراپە یان پێی وایە خراپە؟ ئێستا بە هەر کەسێک بڵێیت ئەو شتە خراپە مەیکە، چونکە ئەو پێی وایە چاکە، ئەگەر خراپێ و زەرەری لێ بدا چۆن دەیکات؟ بۆ نمونە کەسێک دزی دەکات، تۆ دەڵێی خراپە دزی مەکە، بەڵام لای ئەم دزە ئەگەر ئەمە بزانێ خراپە و زەرەری لێ دەدا دەیکات؟ بێگومان نایکات، لای ئەو پێی وایە قازانجی پێدەگەێنێ، پێی وایە پارەیە کە دەیبات و پێشەوە مانوو نەبوو، کەواتە قازانجی کردو، وەکو وایە لە مەعمەلا کەسێک بخەڵەتێنێ و پارەیەکی زۆری دەستکەوێ بە بێوەی هیچ پێوەی ماندوو بوو بێت، کەواتە ئەم کەسەی کە دزی دەکا یا ئەو کەسەی کەستەم دەکا یا ئەو کەسەی هەر شتێک لەمانە دەکا، لای کەسەکە لای کەسەکە ئەو شتانە دەیکا چییە؟ چاکن. پێچاک بوو و پاساویشی هەیە بۆ چاکی ئەمانە، ینی ئەمە پاساوی هەیە بۆەوەی کە ئەمە چاکە. بۆ نمونە کەسێک زۆر زاڵمە لەگەڵ خەڵکەکەیە، تۆ پێی دەڵێ ئەمە خراپە تۆ دەیکەی، ئەو دەڵێ ناچاکە ئەگەر وانە کەم دەمخۆن، یانی چی؟ ینی پاساوێکی هەیە بۆ ئەو زوڵمەی کە دەیکا، و پێی وایە کە ئەمە ئاوایە، کەواتە ئەو یا کەسانێک کە شتێک دەکەن ئەو شتەی کە دەیکەن پێیان خراپ نییە بۆیە دەیکەن، بەڵام پێیان خراپ نییە، یانی چی؟ یانی جەلیان بەوە هەیە کە خراپە. ئەوەنا ئەمە لە زانینەوە ناکەن، ینی ئەگەر بزانن خراپە ئەوە نایکەن. هەڵێ لەبەر ئەوە سروشتی مرۆڤ وان نییە سروشتی مرۆڤ ببورن، سروشتی مرۆڤ وایە بەویستی خۆی بەرەوە ئەوە نەڕوات کە خراپە یان پێی وایە خراپە. ئەوە باڵە خوێندو بوومەوە وانە موسی بوو، بەس لێرە ئاوایە سروشتی مرۆڤ وایە بەویستی خۆی بەرەوە نەڕوا کە خراپە یان پێی وایە خراپە. هەڵە وا دیارە سروشتی مرۆڤ وانە بێت لە جاتی ئەوەی ئەوە بژێرێ کە بەرەو ئەوە
بڕوات وا دەزانێت چاکە ئەوە بژێرێت بەرەو ئەوە بڕوات کە خراپە. ینی مرۆڤ بە سروشتی وانە ئەگەر کەوتە بینی دووشت یەکێکیان بەرەو ئەوەی ببا کە وا دەزانێت خراپە یا خراپە یا خۆشی خراپە و ئەمیش دەزانێت خراپە یا وا دەزانێت خراپە. فەرقەیە لە بینی ئەوەی دەزانێ و لەگەڵ وا دەزانێ. وا دەزانێ ینی لای ئەو وایە شتەکە مەرج نییە ئەو شتە دەزانێت کە ئاوایە. ئەڵێ سروشتی مرۆڤ ئاوایە ئەگەر کەوتە بینی دووشت یەکیان خراپە و یەکیان چاکە ئەو بەرەو ئەوە دەڕوا کە وا دەزانێت چاکە یا چاکە شتەکە. تەمان ئەم چاکە و خراپە کە دەڵێن چاک و خراپ بێگومان ئەلێرا لەسەر بنەمای خۆشی و نەخۆشیە. یعنی کەسێک بەرەو ئەوە دەڕوا کە پێی وایە خۆشە و بەرەو ئەوە ناڕوا کە پێی وایە ناخۆش و ئازار بەخشە. بەڵام بێگومان وا بزانێ چاکە و یا وا بزانێ خۆشی پێدەدا و کەچی دواتر ئازاری پێ بگەیەنێ ئەمە وازانینەکەی کە هەیەی هەڵە دەردەچێت. ئەو کاتە ئەم کەسە دەکەوێت ئەگەر لەسەر ئەساسی زانین ئەم کارەنەکە دەکەوێتە دەست وەزعەکە. یعنی دەکرێ ئەوەی دەیکا کە بەڕواڵەت چێژی پێدەدا دواتر ئازارێکی زۆری پێ بگەێنی. لەبەر ئەمە بەڵام ئەوی تر کە دەزانێت تووشی ئەمە نابێت. لەبەرەوە ئەوەی کە دەزانێت ئەو شتە چۆنە دەتوانێت ئەو شتە هەڵبژێرێ کە دواتر ئازاری نادا. هەڵێ ئەگەر مرۆڤ ناچار بکرێت لە نێوان دوو خراپەتایەکیان هەڵبژێرێ ئەوە کەس خراپە گەورەکە نابژێرێ. ئەگەر هاتوو بۆی هەبێت خراپە بچووکەکە هەڵبژێرێ. تەمان ئەمەی لێرە هەیە وەکوی نەکراوە تەنانەت بە قانونێکی هین شەرعیش کە لە بینی دوو خراپە ئەگەر ناچار بوو خراپە بچووکەکە هەڵدەبژێرە لەسەر بنەمای چێژ خراپە و چاکە لە لای چێژ و بەژەوەندیە. ئەوەنا ئینسان کە چاکەی بوێت وە بیەوێت چاک بێت خراپە بچووکەکە هەرگیز هیچ هێزێک ناتوانێت ناچاری بکە خراپە بکات، ناتوانێت ناچاری بکە. چونکە ئەو پەڕەکەیەوە هێزە دەیکوژێ بەڵام ئەو ئەم دەیکوژێت بەڵام ناتوانێت خراپەکەی پێ بکات. لەبەرەوە کاتێک ئێمە دەکەوینە نێوان دوو خراپە یەکێکیان کەمتر خراپە و ئەوی تریان زیاتر خراپە و ناچارین بۆ ناچاری تۆ خراپە بکەیت. یعنی معقولە بڵێ من چاکم بەڵام کەوتمە نێوان دوو خراپەکە ئەویان هەڵدەبژێرم کە کەمتر لەوی تریان خراپە. ئەی کەواتە تۆ چاک نیت و ئەوەی حکمی تۆ دەکا خراپەیە چونکە خراپەت پێ دەکات. ئەوەنا چاکە ینی ئەو بە چاکە دەزاندێ ئەگەر من کەوتمە نێوان دوو خراپ یەکێکیان زیاتر خراپ و ئەویان کەمتر خراپ بوو کەمەکەم هەڵبژاردەوە من چاکم. ئەوە چاکە حکمی کردوون. دەی نەخێر چاکە حکمی نەکردووی چونکە تۆ چاکە حکمت کە ئەوەی کە کەمتریش خراپە نابێ بیکەیت. جا لێرە ئەو لەسەر ئەساسی چی ئەم قسەیە دەکات؟ لەسەر ئەساسی ئەوەی کە خەڵک وا دەزانێ ینی چاکە و خراپەی تعریف کردووە بەپێی بەرژەوەندی یا بەپێی چێژ. ئەوانیش دەڵێن وایە سکرات ئەڵێ شتێکەیە کە ناوتان ناوە ترس ئەلێرەوە بابەتەکەی تر دەگۆڕێت. ئەمەی کە لێرەوە دەست پێ دەکا کە دەبواە لێرەوە دەست پێ بکەین ئەمانەیە بەسە و دوو پەرەگرافە ما بوو دانی سەر بەوانەکەی تر بوون لەوانەکەی تر دەشکای وانەکەی تر بوون. ئەم وانەیە کۆتایی دەگەڕێتەوە بۆ سەرەتای ئەو پرسیارەی هەر لە ئەوڵەوە کە پرۆتاگۆراس ئەو باوڕێ پرۆتاگۆراس کە پێی وایە ئازایەتی وەکو فەزیلەتەکانی تر نییە و ڕەبتێشی بە فەزیلەتەکانی ترەوە نییە. کەسێک هەیە تا ئەو پەڕی ستەمکاری ستەمکارە
تا ئەو پەڕی ناخۆپارێزی ناخۆپارێزە، ینی هیچ شتێک دەست وای لێ ناکات دەست بگێڕێتەوە لە شتێک خۆپارێز نییە، وەجگەل لەوەش تا ئەو پەڕی نەزانی و جاهل نەزانە، بەڵام لە عینی کاتیشا کەسێکی ئازایە. لەبەرەوە ئازایەتی ئیلاقی بە فەزیلەتەکانی ترەوە نیە، کەسەکە دەکرێت هەموو گیانی ڕەزیلەت بێ بەڵام ئازاش بێت. سوکرات دەیەوێت لێرە مناقەشەی ئەو فکرەیە بکە، ئایا ئەوانەی کە ئەو ناوی ناون ئازان، ئایا ئازایەتی جەسووریە، ینی چاونەترسیە، یا ئازایەتیش پێویستی بەزانینە؟ اینجا لێرە هەر بەپی ئەم بنەمایە کە ئینسان بەرەو ئەوە دەڕواکەوا دەزانێت چاکە یا چاکە، لەوەش دوور دەکەوێتەوە کە پێی وایە خراپە یا خراپە، لە ڕێگەی ئەمەوە ئەوە ساغ دەکاتەوە کە ئینسانی ئازا لەگەڵ ئینسانی چاونەترس جیاوازن، ئەوەی سڵ ناکاتەوە لە هیچ شتێکە ئازا ئەمە نیە. لەبەر ئەوە کەسێک زانینی نەبێ ممکنە ئازا بێت. زانینی بەچی؟ بەوەی مەترسیدارە و بەوەی مەترسیدار نییە. یعنی ئینسانی ئازا ئەوە نییە ئەوەی ڕوبەڕووی دەبێتەوە هەست بکە خراپە بۆی، یا خراپی دەکات، یا هەر شتێکی لێ دەکات کە ئێمە وا دەزانین خراپە. یعنی ئەو زانینێکی تری هەیە کە کەسێک ئەو زانینەی نەبێ ناتوانێت ئاوا ئازابێت. لەبەر ئەوە ئازایەتیش ڕەبتی بەچیەوە هەیە؟ ڕەبتی بە زانینەوە هەیە. یعنی ئەو کەسانەی یعنی تووڕە دەبن و ئەمە ئازایەتی نییە. جا بزانین چۆن لەبارەی مۆزوعی ئازایەتیەوە ورد دەبێتەوە سوکرات. گامە شتێکی سەیرە، ئازاکان ئەوانە نین کە ڕوبەڕووی شتێک دەبنەوە کە مەترسیدارە. ئازاکان ئەوانە نین. تەنانەت لە شوێنێکا دەڵێ ئازاکان و ترسنۆکەکان هەردووکیان بەرەو هەمان شت دەڕۆن کە ئەوی شوێنێکی ئارامە نەک شوێنێکی خەتەرناکە. یعنی هەم کەسە ئازاکە بەرەو ئەوە دەڕوا کە ئارامە، هەم کەسە ترسنۆکەکەش بەرەو ئەوە دەڕوا کە ئارامە. ئەی باشە چۆن کەسە ترسنۆکەکە بەرەو ئەوە دەڕوا کە ئارامە و کەسە ئازاکەش بەرەو ئەوە دەڕوا کە ئارامە؟ لە کاتێکە ئەمەیان دەچێتە جەنگ، بەڵام ترسنۆکەکە ناچێت بۆ جەنگ. ئەی باشە لەکوێ لە جەنگە ئارامی هەیە، مەترسی نییە؟ ئەمانە کۆمەڵە پرسیارن، بەڵام سوکرات ساغی دەکاتەوەی دەچێتە جەنگ ڕوبەڕووی هەمان ئەو شتە دەبێتەوە کە ترسنۆکەکە، ینی بەرەو ئەو شتە دەڕوا، نەک ڕوبەڕووی ئەوە دەبێتەوە بەرەو ئەو شتە دەڕوا کە ترسنۆکەکەش پێی وایە بەرەو ئەو شتە دەڕوا، کەویش ئەمن و ئاسایش و ئارامیە. بابزانی چۆن؟ هەڵە شتێکەیە کە ناوتان ناوە ترس. گەر شتێکی ئاوا بێ ئەوە لەوانەیە ئێوەش مەبەستان لێی هەر ئەوە بێ کە من بە ترسی دەزانم. بزانین ترس چییە؟ ترس چاوەڕێکردنی ڕوودانی خراپەیەکە. یعنی ترس ئەو کاتە دروست دەبێ هەست دەکەی شتێک ڕوودەدا، خراپەیەک ڕوودەدا، شتێکت بەسەرا دێ، یعنی شتەکە و بەسەر نهاتووە، بەس وا دەزانی بەسەرتا دێ. یعنی لەوایەک چاوەڕێی ئەوە دەکەی کەی بەسەرتا بێت، کەی ڕووبدا، لەو کاتە تۆ تووشی ترس دەبی. بۆ نمونە لە شوێنەکە چاوەڕێ ئەوە دەکەی ئیتر هەست دەکەی واقعەکە دەخوێنیتەوە، هەست دەکەی تۆ پیاچوویت، لەو کاتە چی تووشی ترس دەبیت. کەواتە ترس چییە؟ چاوەڕوانیکردنە، ینی لە چاوەڕوانی ڕوودانی ئەوایە کە خراپە، چاوەڕوانیکردنی ئەوەیە.
ئەیتر گرنگ نییە ناوی دەنێن ترس یا هەر شتێکی تر تەبان لێرە بە عەرەبی مۆزوعی خەشیە بەکارهاتووە دیارە یەکێک لەوانە زۆر مەشغوڵە بە زمانەوە دەیە بڵێ ئەوەی تۆ باسی دەکەیەوە خەشیەیە خەوف نییە لەبەرەوە خەشیە لە هەر جۆرە تەصنیفی دەکەن ئەمە تعریفەکەی منە ئیتر ئەمە کە ئێوە بە ترسیدا بە خەوفی ناو دەبەن یا بە خەشیەوە لای من گرنگ نییە گرنگەوەیە من معناکەم وت مەبەستەکەم وت مەبەستم لە ترس چییە اینجا دوایەوە دەڵێ چی باشە گەر ئەوەی کە پێشتر وتمان ڕاست بێت ئەوەی کە ئایا ئەوەی کە مرۆڤ بە سروشت ئاوایە بەرەو ئەوە دەڕوا کە بە چاکی دەبینی بەرەو ئەوە ناڕوا کە بە خراپی دەبینی ئاڵێ ئەگەرەوە ڕاست بێ ئایا مرۆڤێک هەیە بەرەو ئەوە بڕوا کە ترسی لێی هەیە لە کاتێکدا دەتوانێت بەرەو ئەوە بڕوات کە ترسی لێی نییە ئەمە لەگەڵەوەی کە لەسەرەوە وتمان ممکن نییە بگرێتەوە ئێمە هاوڕا بووین لەسەرەوەی کە ئەوەی مرۆڤ لێی دەترسێ پێی وایە خراپە گەر پێشی وا بێت خراپەوە بە هیچ شێوەیەک بەویستی خۆی بەرەو ئەو شتە ناچێت کە ترسی لێ هەیە ئەوە بێ کە ئێمە وا دەزانین بەرەو ئەوە دەڕۆین تووشی کارەساتێک بین تووشی خراپەیەک بین هەست دەکەنەوە خەریکە لێمان نزیک دەبێتەوە ئەڵێ ئەگەر بە پێی بنەماکەی پێشوو کەوتمان بە سروشت ئینسان ئاوایە بەرەو ئەوە ناڕوا کە خراپە بەرەو ئەوە دەڕوا کە چاکە ئیتر ئەوەی کە خراپە وا دەزانێ خراپە یا خۆی خراپە یا وا دەزانێت چاکە یا خۆی چاکە ئەوە گرنگ نییە ینی تۆ کە واتزانی ئەم شتە چاکە ئیتر بەرەو ڕووی دەڕۆی ئەگەر بێت و خۆشی چاک نەبێت ئەگەر وابزانی ئەگەر برزانی خراپە بەرەو ڕووی ناڕۆی ئەڵێ باشە ئەگەر ئەم بنەمایە ڕاست بێت کاتێک جەنگێک ڕوو دەدا کەسانێک دەچن بۆ جەنگ و کەسانێک ناچن ئەگەر جەنگ ئەو کەسانە ڕووبەڕووی خراپە بکاتەوە چۆن ئەمان بۆ جەنگ و بەرەوە ڕووی ئەو خراپەیە دەڕۆن یعنی لە اختیاریان ئاە نەچن بۆ جەنگ کەچی دەچن بۆ جەنگ و ئەگەر ئەوەی کە لە بەردەمیانایە ئەمان وا تەسەورکەن خراپە و بەسەریان نادێ ئەوە ناچن بۆ جەنگەکە کەواتە ئەمانی کە دەچن بۆ جەنگ بەرەو ڕووی ئەوە ناچن کە خراپە یعنی خۆیان نەخستوەتە ناو شتێکەوە کە خراپەیان تووشی زەرەریان لێ دەدا خراپەیان بەسەرادێنی ئەوەی خراپە لێیان ڕوو دەدا یعنی بەرەو چی نەچوون بەرەو خراپە و شەڕ و ئەمانە نەچوون کاتێ دەچن بۆ جەنگ ئەگەر ئەو بنەمایە ڕاست بێ کە پێشتر وتمان مرۆڤ ئەگەر وای زانی شتێک خراپە بەرەو ڕووی ناچی ئەگەر وای زانی شتێک چاکە بەرەو ڕووی دەچێت کەواتەوانەی دەچن بۆ جەنگ بەرەو ڕووی شتێک دەچن کە پێیان وان نییە خراپە یا خۆی خراپ نییە بۆیە دەچن ئەمانە کێن ئەمانە ئازاکانن ئەی ترسنۆکەکان کێن ترسنۆکەکانیش کە ناچن بۆ جەنگ یا بەرەو منتیقەیەک دەڕۆن کە جەنگی تیانە لای ئەمانیش ئەوەی بەرەو ئەوێ دەچن ئەوە چاکە ئەوە لا خراپەت دوورکەوتونەتەوە بەڵام ئەوانەی دەچن بۆ جەنگەکە ئەگەر بزانن خراپە ناچن کەواتەوانەی دەچن بۆ جەنگەکە دەزانن ئەم جەنگە تووشی چاکەیان دەکات بۆیە دەچن ئەوانش کە ناچن وا دەزانن ئەوە تووشی چاکە دەبن کە دەچن بۆ شوێنێ دوور دەکەونەوە لە جەنگ و خۆیان دەشارنەوە لە جەنگ یعنی ترسنۆکەکانیش بەرەو ئەوە دەڕۆن کە پێیان وایە چاکە ئازاکانیش بەرەو ئەوە دەڕۆن کە پێیان وایە چاکە پرۆتاگۆراس و ئاینتریش دەڵێن ئەمە وایە سکرات ئێستا پرۆتاگۆراس دەبێت وەڵامی ئەوە بداتەوە کە چۆن لە پێنج چاکەکە چواریان لە یەکتر دەچن بەڵام ئازایەتی لەوان ناچێت ئەوە تەبان بابەتەکەی پێشوە کە لەوانەکانی تر باسمان کرد
بە بەڵگەی ئەوەی کە کەسانێک هەن بە هیچ جۆرێک نازانن خۆپارێزی چیە و ستەم کارترین کەسەکان و دوورن لە هاوسەنگی و ینی ئاتێدال نەزانترینی کەسەکانیشن لەگەڵ ئەوەشدا ئەوان تەواو ئازان ینی ئەم کەسە نەزانانە لەگەڵ ئەوشا جاهلن ئاوان بەڵام ئازان من سرم سوورما کە ئەمەم لە زمانی ئەوە بیست و پرسیارم لێ کردایە ئەو کەسانە ئەو کەسانی ئازا بەوانە دەزانێت کە دەست پێشخەری دەکەن ئەوی ژووتی بڵێ ئەوانن کە دەست پێشخەری دەکەن و چاو نەترسن ئەوان ئازان یان هەر کەس چاو نەترس بوو خۆی کرد هەر شتێکە بوو چوویە ناوی ئاگریش بوو خۆی فڕێدایە ناوی ئەوە چییە؟ ئەو ئازایە پرۆتاگۆراس تۆ وەڵامەکەی خۆتت بیرە؟ پرۆتاگۆراس بەڵێ بیرمە سکورات ئێستا پێیان بڵێ ئەوەی پیاوە چاو نەترسەکان لەگەڵیدا دەجەنگێن چییە؟ ئایا هەمان ئەو شتەیە کە ترسنۆکەکان لەگەڵیدا دەجەنگێن؟ بەڵێ نا ئەڵێ هەمان ئەو شتە نییە کە ترسنۆکەکان لەگەڵیا دەجەنگێن ئەویش دەڵێ بەڵێ هەمان ئەو شتە نییە یعنی ئەوانەی کە ئازاکان ڕوبەڕووی دەبنەوە لەگەڵ ئەوانەی کە ترسنۆکەکان بەرەو ڕووی دەڕۆن ئەو دوانە یەک شتە یا یەک شت نییە دەڵێ یەک شت نییە کەواتە دووشتی جیاوازە ئەڵێ بەڵێ دووشتی جیاوازە اینجا دوای سکرات دەڵێ ئایا ترسنۆکەکان بۆ شوێنانە ناچن کە ئاسایشی تایە و ئازاکانیش بۆ شوێنانە ناچن کە ترس ناکەن ئازاکان بەرەو شوێنێک دەچن کە ترس ناکە کە هیچ جەنگە دەچن بۆ جەنگ بەڵام ترسنۆکەکان بەرەو شوێنێک دەچن کە جەنگی لێ نییە بۆ ئەوەی سەلامەت بن بەرەو هەڵێ خەڵک وا دەڵێن پرۆتاگۆراس ناوێرێ بڵێ وایە خۆی دەڵێ خەڵک وا دەڵێ سکرات ئەوەی دەیڵێت ڕاستە بەڵام ئەوە نییە کە من لەبارەوە پرسیارەکەم لێ کردی من ڕای تۆم دەوێت لەسەر بابەتی چاونەترسی پیاوە ئازاکان یعنی ئەوەی کە ئەمان چاویان لێی ناترسێ و دەست پێشخەری دەکەن بەرەو ڕووی دەڕۆن ئەو شتە چییە؟ ئەو شتێک کە ئەمان لێی ناترسن و بۆی ئەوە کە لێی ناترسن و بەرەو ڕووی دەڕۆن ئازان ئەو شتە چییە؟ ئەو بابەتە چییە؟ ڕای تۆ لەو بارەیەوە چییە؟ ئایا شتە ترسناکەکان لەگەڵ ئەوەی کەوا دەزانن ترسناکەن ئایا شتە ترسناکەکانن یان ئەوانن کەوا دەزانن ترسناکەن یا ئەمانە نین ینی بابەتی چاونەترسی ئەوان ئەوەی کە ئەوان چاویان لێی ناترسێ ئەو شتە ترسناکەکانە یا شتانێکی ترە کە ترسناک نین هەڵێ بەڵام بەپێ بەڵگەکەی پێشوت بێ ئەمە ناکرێت بابێت یانی چی؟ یانی بەپێ ئەوەی کە ئازاکان ئەوەی کە بابەتیانە ئەوە شتێکی ترسناک نییە بۆیە بەرەو ڕووی دەڕۆن هەڵێ ئەگەر بەپێ ئەوە بێکەواتە ئەوەی کە ئازاکان چاونەترسن لێی ناترسن شتێکی ترسناک نییە یعنی لای ئەمان ترسناک نییە ئەڵێ وایە چونکە گەر ئەوەی ڕوونمان کردەوە ڕاست بێ ئەوە هیچ کەسێک بەرەو ئەوە ناڕوات کە ترسناکە بۆچی چونکە ئەوەی ترسناکە خراپە ئێمە گەیشتین بەوەی مرۆڤ گەل لە دەرونی لاواستر بێ ئەوە نەزانن اینجا لێرە مۆزۆی زانینەکە دێتە پێشەوە پرۆتاگۆراس وایە سکرات کەواتە هەموویان بە ترسنۆک و ئازاوە بەرەو ئەو شوێنە دەڕۆن کە مەترسیتیانی یعنی ئازاکان کە دەچن بۆ جەنگ بەرەو شتێکی ترسناک ناڕۆن ترسنۆکەکانیش کە ناچن بۆ جەنگەوانیش بەرەو شتێکی ترسناک ناڕۆن کەواتە هەردووکیان بەرەو یەک شوێن دەڕۆن بۆچی چونکە لای ئازاکان ئەم شتان ئەمە ترسناک نیە ئەمەی کە خۆی وەکو ترسناک نیشان دەدا بۆ ئەمان ترسناک نییە بۆیە بەرەو ڕووی دەچن بەڵام بۆ ترسنۆکەکان ئەوەی خۆی بە ترسناک نیشان داوە چییە؟ ترسناکە بۆیە لی هەڵدێن بەرەو شتێک دەڕۆن کە دووکیان بەرەو شتێک دەڕۆن کە ترسناک نییە هەڵێ بەڵام سوکرات
لەگەڵ ئەوەژە ئەوەی ترسنۆکەکان بۆی دەچن تەواو پێچەوانەی ئەوەیە کە ئازاکان بۆی دەچن بۆ نمونە هەندێکیان دەیانەیە بچن بۆ جەنگ و هەندێکیان نایانەیە بچن بۆ جەنگ یعنی ترسنۆکەکان ناچن بۆ جەنگ ئازاکان دەچن بۆ جەنگ ئەی باشە ئەمە ئەگەر وەکو یەکە چۆن وەکو یەکە ئەمان ناچن بۆ جەنگ و ئەوان دەچن بۆ جەنگ چون بۆ جەنگ شتێکی جوانە یان ناشرینە سکوات دەڵێ پرۆتاگۆراس دەڵێ جوانە یعنی بۆ نمونە لە ئەسینا داگیرکەرێک ڕووی کردووەتە ئەسینا ئەسینا داگیر دەکا خەڵکێک دەچن بۆ جەنگ ئەم خەڵکە جوانە یعنی جاران پێشمەرگە دەچوو بۆ جەنگ پێشمەرگە جوان بوو نمونەی جوانی بوو نمونەی چاکی بوو نمونە ئاوا دەبینرا یعنی پێشمەرگە فعلەن وەکو بوو بە تەنانەت ئایدیالێک بۆ شەعر وەکو شتێکی جوان بە معنایی ناڵێم قۆزیوانە ناڵێم یعنی ئەو شتێک کە ئێمە دەڵێن کردەوەیەکی جوانە کەسێکی جوانە یعنی ناشرین نییە شتێک نییە قێزە لێ بێتەوە بەعکسەوە شتێکە پێت خۆشەوە کەسێکە دڵت خۆش دەکات ئەڵێ پرۆتاگۆراس دەڵێ بە ئەوانەی دەچن بۆ جەنگ جوانن تامان ئەوانش کە ناچن بۆ جەنگوانە چین زۆر ناشرین و کەزەورن یعنی هیچن ترسنۆک دیارن یان کەسێکی ناشرین و بێ هێندیانە ئەڵێ پێشتر لەسەرەوە هاوڕانە بووینەوەی جوانە چاکیشە ها پێشتر باسیەوەی کرد ئەوەی بەڵام ئەوەی چاکیشە جوانە ئێستا لە ڕێگەی جوانیەکەوە دێ ئەوی تر ساغ دەکاتەوە یعنی لە ڕێگەی جوانیەکەوە دێ بە پێچەوانەوە لە جوانیەکەوە دێ چاکیەکە ساغ دەکاتەوە و خۆشیەکەش ساغ دەکاتەوە کەواتەوەی بەرەو ڕووی دەڕوا ئازار بەخش نییە بۆ کەسە جەنگاوەرەکە هەڵێ ئەوەی پێشتر لەسەر ئەوە هاوڕای نەبوون پێشتر لەسەر ئەوە هاوڕان نەبووینەوەی جوانە چاکیشە چونکە ئێمە هاوڕا بووین لەسەرەوەی کردەوە جوانەکان هەمویان کردەوەی چاکن پرۆتاگۆراس وایە ئێستا ئێستاشە واگەڕێن یعنی کردەوە جوانەکان کردەوەی چاکن بەڕای تۆ ئەوانەی کە ناچن بۆ جەنگ کێن ئایا ئەوانن کە چاکن نەخێر ئەوانە ترسنۆکەکان باشە گەر مرۆڤ چاک و پەروەردەکراو بێ ئەمەی کە دەیکا خۆشیش نییە یان ئەوەی کە دەچێت بۆ جەنگ نا ببورن ئەڵێ مرۆڤ ئەگەر چاک بێ فەزیلەتمەند بێ وە کەسێکی ڕێک و پێک بێ لامان کاتە ئەمە بۆ کەسە خۆش نییە کە ئاوایە کە کەسێکی چاکە ئەڵێ با ئەی باشە ترسنۆکەکان گەر بزانن شتێک جوان و چاک و خۆشە نایان نەوێ بەرەو ئەو شتە بڕۆن یعنی کەسە ئازاکان بەوەی کە دەچن بۆ جەنگ جوانن ئەو کەسانی کە دەچن بۆ جەنگ جوان چاکن و ئەم کەسانە کە ئاواشن هەست بە خۆشی دەکەن کە ئاوان ئەی کەواتە چوون بۆ جەنگ لەلایەن کەسە ئازاکانەوە هەم خۆشی دەدا بە کەسە ئازاکان هەم ئەوەی دەیکەن چاکە و هەم ئەوەی دەیکەن جوانە یعنی لە هەمان کاتا جوان و چاکن و خۆشیش دەبین ئەڵێ ئەگەر ترسنۆکەکان وەکو ئەمە بزانن کە ئەمەی ئەمان دەیکەن هەم چاکە و هەم خۆشە و هەم جوانە ئێ باشە و کاتەوە نایکەن چونکە ئێمە وتمان ئەگەر مرۆ کەسێک زانی ئەو شتە چاکە بەرەو ڕووی دەڕوا و ئەو شتە زانی خراپە لێ دوور دەکەوێتەوە هەڵێ ئەگەر ترسنۆکەکان بزانن ئەم هەموو خۆشی و شتە لەم جەنگا هەیە ئەی باشەوانش ڕاو ناکەن بۆ جەنگ بۆی خۆشیەکەیان دەستکەوێت ئەوانش حتمما ئەگەر وەکو ئەمان شتەکان ببینن ئەوانیش دەچن بۆ جەنگ پرۆتاگۆراس دەڵێ با سوکرات ئەی باشە ترسنۆکەکان گەر بزانن شتێک جوان و چاک و خۆشە نایانەوێ بەرەو ئەو شتە بڕۆن پرۆتاگۆراس ئەوەی وا بڵێت ئەوە لێبدش دەبێتەوە لەگەڵ ئەوەی پێشتر لەسەرەوە هاتووە ئەوەی پێشتر باسی کرد ئینسان بە سروش بەرەو ئەوە دەڕوا کە چاک و باش و جوانە ئەڵێ ئەگەر وان نەڵێم بڵێم وانە ئەوە لێبدش دەبمەوە لەگەڵەوە بنەمایە سکرات باشە ئازاکان کە دەچن بۆ جەنگ بەرەو ئەوە ناچن کە جوان و چاک و خۆشە
یعنی بەهۆی ئەوە کە دەچن بۆ جەنگ هەم بەوەی کە بۆی دەچن هەر بەوە جوان دەبن چاکیش دەبن و ئەم جوانی و چاکێش لە لای خۆیان خۆشیان پێدەدا ئەڵێ ئێمە وانە ئەڵێ هەر دەبێت وا بڵین پرۆتاگۆرازەڵێ سکرات بە شێوەیەکی گشتی کەسە ئازاکان کاتێک ڕوبەرووی ترسێکی پیس دەبنەوە ناترسن ئەو کاتە چاونە ترس دەبن نانیە باشە ئەوەی کە ناشیرین نییە جوان نییە ینی ئەوان کە چاونە ترسن ئاوا دەشن ئەو جەنگەوە تۆ کەسێکی لە ناو فلیمێکا کەسێکی هێن بێنەر پێشاوە دوو کەس ئەگەر مۆزوعەکە پەلاماردان و دەست پێشخەری و ئەوانە بێت جاری وایە و کەسێک کە لە فلیمەکە وەکو مجرمێک و تاوانکارێک تعریف کراوە زۆر ئازا و پەلاماردەرە ینی ئەگەر ئازایی عیبارەت بێ لەم هەڵمەتبردن و پەلاماردان بەڵام هەرچی دەکا ئێمە ئەو ئازایەتی ینی جوانی تیان نبینی ئەی خۆی ئازایەتی دەبێت جوان بێت ینی لە کابرایەکی مجرمە کە ئێمە دەیبینین پەلامار دەدا لە ناو فلیمێکە جەنگ دەکا ئەم پیاوە پیسە لە ئێمە جوان نییە ناشیرینە قەزەونە بەڵام کەسە دوژمنەکانی دەکوژێ لای ئێمە لەگەڵەوەشا کە دەکوژێ بەڵام چی نییە ناشیرین و پیس نییە بەعکسەوە جوانتر دەبێت لە لامان ینی هەست بە جوانیەکەی دەکەیت هەموو جوڵەیەکی لە ئەو جوڵەیە کە دەیکا لە لامان جوانە بەڵام ئەوەی کە مژرمەکە دەیکا کەوا تعریف کراوەتەوە چی هەموو ئەوەی کە دەیکا ناشیرین ئەگەر تەنانەت مجرمەکە بەهێزتریش بێت لە کەسە چاکەکە بڵە کەسە چاکەکە کە پاڵەوانەکەی ئێمە هەر لە لامان جوانی هەر لە لامان ئازانی یعنی هەست دەکەن کەسێکینە هەڵەشەیە شێتە هەر لە خۆیەوە خەڵک دەکوژێ ینی کەسێکە عەقلی نییە چی هاتە بەردەستی دەیکات حەزی بە کوشتنەکەیەوەتەوە ڕە کوشتنەکەوتەوە بەس ئازاکە کە ئێمە دەیبینین هەموو کەسێک ناکوژێت ئەم شمشێرە لە هەموو شوێنەکە ناوەشێنێ وە لە شوێنەکە سەر دەکەی شتێکە دێتە بەردەمی کە نابێت بیکا شمشێرەکەی ڕادەوەستێ لە شوێنەکە لەوانەیە ببێتە قوربانی بۆ ئەوەی خراپەیە گەیە نەیکات لەبەرەوە ئەم جوانیە لەم کەسە ئازایە ئەمە کەسە ئازاکەیە بەس ئەوی تر کەسێکی یاڵەشە و ینی شێتە شێتیەک دەیگرێت دار و دیوار بەسەرێکا دەدا تەنانەت ئەو کەسانەی کە نزیکی خۆین ئەو کەسانێک کە ئەویان خۆش دەوێت ئەوانیش لەناو دەبات لەبەرەوە ئەم کەسە لە لامان چی نییە هەموو فیاڵێک دەکات ینی لە جەنگا هەرچی ساختەکاری هەیە دەیکات ئەمە کەسێکی قەزەونە بەڵام کەسە ئازاکە ئەم شتانە ناکات لەبەرەوە لەگەڵ ئەوەشە ئەو ئەگەر بێت و باڵمەتر بێت باشتر بتوانێت بچێتە پێشەوە دەست پێشخەری جەنگ بکە چاو نەترس بێ بەڵام چاو نەترسی ینی ئەوە ناکە ئازایە باشەوەی کە ناشیرین نییە جوان نییە با ئەی ئەوەی جوانە چاک نییە با ئەمە تەبەنەر ئەوەی کە ئەوەی خۆشە چاکە ئەوەی چاکە جوانە هەر لەسەر ئەوەی کە لە پێشتە ساکراوەتەوە هەڵە بەڵام تسنۆکەکان و سەرشێتەکان ئەوانەی هەر لە خۆیانەوە پەلامار دەدەن بە پێچەوانی کەسە ئازاکانەوە لەو مەترسیانە دەترسن کە پیس و ناشیرین و بۆیە چاو نەترسیەکەشیان پیس و ناشیرینە ینی ئەوەی ئەمان لێی دەترسن لێرە بڕە ئشکالی تایە من نەزەکەم دەبێت بە جۆرێکی تر باسی بوو ئەوەی پیسەکان لێی دەترسن ئەوەیە کە جوان و چاکە و ئەوان لەبەر ئەوان خۆیان پیسن لە جوانی دەترسن لەبەرەوە چاو نەترسیەکەیان ینی چاو نەترسی نییە لە شتێک کە خراپە
بگورن من هەزەکەم بینە کێشەیەکی تایە ئەو دەڵێ ئەوانەی کە چاکن چاو نەترسن بەرامبەر ئەوەی کە خراپە نازانیەوە چاو نەترسن لەوەی کە خراپە آخر لێرە منەسەکەم هەر ئشکالێکی تایە ناکرێت چاکەکان خراپەکان هانێ بڵێن چاو نەترسن لەوەی کە خراپە بۆچی چونکە چاو نەترسنین لەوەی کە خراپە ئەوەی کە خراپە لەگەڵ یانایە چۆن چاو نەترسن لەگەڵی یانی دەبێ ئیلانە ینی ئەوەی کە چاو نەترسی بەرامبەر دەکەن دەبێت چاو نەترسن بن بەرامبەری نابێت شتێک بێ خراپێت نا هینەکان ترسنۆکەکان ئەنە کورات ترسنۆکەکان نا ئەوانەی کە بڵێن سەر شێتەکان چونکە ئەو ترسنۆکەکان و خەڵکی سەرشێت و ئەوانەیە کە هەر لە خۆیەوە دەداتە بەر ئەمانە لە پاڵێکا دادەن یعنی کەسە ئەوانەی کە هەر لە خۆیانەوە پەلامار دەدەن یعنی ئەمە لە ترسا پەلامار دەدەن یعنی لە ئەساسەوە ئەمە ترسێک هەیە وایان لێ دەکات آخر جا ئەم هینە داڕشتنی جوملەکەی هەر ئەو کاتەشتا جەوام کرد تەواو نەبوو هەستم دەکرد ئشکالێکی تایە هەرچەند ئەم لێرەوە ناڵێ ئەوە هیچ لە چاکەکان لەوەی کە چاکە دەترسن ترسیان لەوەیە کە چاکە سەرکەوێ بەسەریانە بەڵام ئەوەش کە ئەوان پاڵ بەوەوە دەنێن پەلامار بدا هەر لە ئاساسەوە خۆی ترسە بەڵام ئەوەی وا دەکا لە ئازاکە بچێتە پێشەوە پەلامار بدا ترس نییە یعنی وەکو چۆن تۆ پشیلەیەک لە شوێنەکە دەکەی تا سوچێکەوە پشیلەکە ڕادەکا بەڵام لە شوێنەکە کەیتر ترسی ئەوەی دێدەنیشە کە نەمێنە چی دەکا بە پێچەوانەوە پەلامارە دەدات یعنی ئەم پەلاماردانە لە ئاسڵا چییە لە ترسەوەی و ئەو کەسانەی کە ینی خراپە دەکەن خراپن لە ڕاستیا هەمیشە ترسێک لە پشت پەلامارەکانیانەوە هەیە ینی ترسە وای لێکردوون کە کەسانێکی چاو نەترس بن پەلامار بدەن بەبێ واب تەسەوڕ بکەی کە ناترسن لە شتەکە ینی لە ترسی ئەوەی کە لە ناو نەچن هێرش دەبن پەلامار دەدەن بەس ئەوانەی کە ئازان لە ترسی ئەوە نییە کە لە ناو دەچن بۆیە پەلامار دەدەن ئەوان کێشەیان لەگەڵ لە ناوچوون و لە ناو نەچوون نییە کێشەکە لەویایە ئەوان دەچنە جەنگ خراپە دەکەن ستەمێک دەکەن یان نایکەن ئەوان لە خراپبوونیان دەترسن لە مردنیان ناترسن بەڵام ئەمانی تر بۆ ئەوەی نەمرن پەلامار دەدەن یعنی بۆ ئەوەی نەمرن یعنی لە ترسە وایان ترس لە ناوچوون پەلاماریان پێدەدات لەبەرەوە لە پشت ئەم پەلاماردانەوە چی هەیە ترسێک هەیە ئەوان بۆ جەنگ دەکەن بۆ ئەوەی بمێنەوە بۆ ئەوەی بمێنەوە لە خۆشییا بمێنەوە ینی خۆم ئەوەنا بۆ کەسێکی مجرم جەنگ چ معنایەکی هەیە ئەگەر جەنگ بۆ بەدەستێنانی دەسەڵاتێکی زیاتر نەبێت ئەی دەسەڵاتێکی زیاتری بۆ چییە چونکە پێویستی بەوەی خۆی بپارێزێ ئەی بۆ خۆی بپارێزێ چونکە دەترسێت ینی کەواتە ترس کەسانی مژم بوز دەکات بەڵام چاکەیە کەسانی ئازا دروست دەکات و کەسانی ئازا ئەوانن ترسیان لەوە نییە لە ناوچن ترسیان لەوە نییە دەسەڵاتەکەیان کەم بێتەوە مشکلەی دەسەڵات و مانەوە و ئەو شتانە لە بەردەمیانانی تاکە ترسێکی ئەوان ئەوەیە کاتێک دەچنە جەنگ کەسێک بە ناحەق بکوژن یا خراپەیە بکەن ئەمە ترسەکەیان یعنی ترسیان لە خراپبوونیان هەیە نەک لە ناوچوونیان هەیە بەس ئەوی تر لە ناوچوون بەچی دەزانێت هەر لە ناوچوون خۆی بە خراپە دەزانێت ینی خراپە گەورەکە لای ئەو مەرگە ئەی باشە ئەگە خراپە گەورەکە لە لای ئەو مەرگە چۆن دەچێت بۆ جەنگ
یعنی کە ئەو لە ناوچووی تر ژیان چ مانایەکی لە کاتێکا بۆ ئەو ژیان ئەوەیە کە نەمرێت وە نەژمرێ و تا دەتوانێت دەسەڵاتێکی زیاتری بەدەست بێن. هە لێرە ئەوەی کە دوو شدەیە لە یەک دەچن هەردووکیان بەرەو جەنگ دەڕۆن بەڵام یەکێکیان شتێک پاڵی پێوە دەنێ کە بەرەو جەنگەکە دەڕوە ئەوی تریان شتێکی تر پاڵی پێوە دەنێ یانی دوو شتی جیاوازن لێرە. بەس لێرە و نازانم بە جۆرێک دای ڕشتووە لەگەڵ ئەو تەسەسولە مەنتیقی خۆی ساز بێتەوە. پێویستی بۆیە من جارێکی ترین کەم بچمەوە سەر تەرجەمەکە بزانم چۆنە. ئەوان دەڵێن وایە سکرات گەرەوان لە کردنی ئەوەی کە پیس و ناشیرین و خراپە سڵ نەکەنەوە ئایا جگەل لەوەی کە نەزانن هۆکارێکی ترەیە بۆ ئەوەی کە دەیکە هەلێرا تەقریبان ڕۆشن دەبێتەوە. کەسە چاکەکان شتێک بکەن پیس و ناشیرین و خراپێ بەڵام کەسە خراپەکان سڵ ناکەنەوە لەوەی کە شتێک هەیە پیس و ناشیرین و خراپە. سکرات دەڵێ ئەگەر ئەوانەی کە ئاوان بزانن ئەمەی دەیکەن پیس و ناشیرین و خراپە دەیکەن حتمما نایکەن. ینی مژرێمەکان ئەگەر کاتێک دەچن ئەم خەڵکێکی بێتاوان دەکوژن ئەگەر بزانن ئەمە پیس و ناشیرین و خراپە ئەوان دەیکەن حتمما ئەگەر بزانن پیس و ناشیرین و خراپە بۆ ئەوان نایکەن چونکە بنەماکەی سەرەوە دەڵێ ئەگەر کەسێک زانی شتێک بۆ ئەو خراپە نایکەن دەی ئەمان ئەگەر بزانن ئەوە خراپە ئەوان نیش نایکەن چۆن ئەوەی کەسە چاکەکە ئەوەی کە ئازایە ئەم شتەی کە پیس و خراپ و ناشیرینە نایکات ئەمانیش ئەوە ناکەن ئەگەر بزانن ئەگەر ئەمە بزانن کەواتە کێشەکە لێرە چییە؟ ئازایەتی ڕەبتی بەچیەوەیە ڕەبتی بە نەزانیەوە هەیە بە زانینەوە هەیە. کەسێک ئازایە کە دەزانێ نەک کەسێک ئازایە کە نازانێ یعنی لێرە تەبان هەڵ دەدا نەزانین و ترسنۆکی بکاتەوە بە یەک ئێستا دواتر دێت ڕوونتری دەکاتەوە چۆن نەزانی ترسنۆکیە یعنی کەسە ترسنۆکەکان نەزانن لە نەزانیانیەوە ترسنۆکن ئەگەر بزانن ئەوە ترسنۆک نابن. ئەڵێ هەرەوەیە سکرات دوایە قسە دەکات ئەی ئەمەوە ناگەێنە کە ئەوان بەهۆی نەزانیەوە ترسنۆکن یعنی ئەوان نازانن بۆ نمونە ئەمە چاک و خۆش و باشە بۆیە ڕادەکەن لێ بۆیە دەترسن چونکە وای دەبینن کە خراپە فلانە فلانە یا ئەوانەی کام شتە پیسانە دەکەن وا دەزانن چاکە بۆیە دەیکەن ئەگەر بێت و وا بزانن خراپە ئەوە نایکەن. ترسنۆکەکانی ژەگەر بزانن ئەمە چوون بۆ جەنگ ئەو باشانەی تایە ئەگەر ئەم زانینەیان هەبێ دەچن کەواتە ئەوەی ئەوانی ترسنۆک کردووە چییە؟ نەزانینە. ئەوەی کە ترسنۆکەکان بۆەوە ترسنۆکن تۆ ناوی دەنێت ترسنۆکی ئازایەتی ترسنۆکی ئەی ئەوانەی بەوە ترسنۆک نین کە نازانن چی ترسناکە ئەی ئەوانە بەوە ترسنۆک نین کە نازانن چی ترسناکە یعنی ترسنۆکەکان لە شتێک دەترسن کە ترسناک نییە کەواتە ئەوان لە شتێک ترساون کە نازانن ترسناکە بۆیە ترساون ئەگەر نازانن ترسناک نییە بۆیە ترساون ئەگەر بزانن ترسناک نییە ئەو کاتە دەترسن حتمما ناترسن لێکەواتەوە وای لە کردوون ترسنۆک من چییە؟ نەزانیەکەیان کەواتە ئەوانەی ترسنۆکن بەهۆی ئەو نەزانینەوەیە ترسنۆکن وایە سکرات تو ئاورا بووی لەسەر ئەوەی ئەوانەی کەوا دەکەن ئەوان ترسنۆک بن نا تو ئاورا بووی لەسەر ئەوەی ئەوانەی کەوا دەکەن ئەوان ترسنۆک بن ترسنۆکیە ئاڵێ هاوڕام ئەزانی بەو کارانەی ترسناکن یا ترسناک نین بۆ واهیم کردووە
دکتۆر زۆر جار نەزانینەکە بۆ کردەکە نییە بۆ نمونە کەسێک ئەو ترسنۆکانە ئاڵێ نەزانی بەو کارانەی ترسناکەن یا ترسناگنین ترسنۆکیە ینی ئەگەر ئێمە بە کارانێک نازانین کام کارە ینی مەترسیدارە ترسناکە و کامیان ترسناک نییە ئێمە نازانین ئەمە نازانین ئەم نەزانی ئێمە وا لێ ناکات ترسنۆک بین بۆ نمونە شتێکگەیە ترسناک نییە بەڵام ئێمە بە وا دەزانین ترسناکە لەبەرەوە بەرەو ڕووی ناچین و لێ هەڵدەین وە شتێکیشەیە ترسناکە وا دەزانین ترسناک نییە بەرەو ڕووی دەچین ینی نەزانی لێرە ئەڵێ سەبەبی ترسنۆکی نەزانین نییە بەوەی کە ترسناکە یا ترسناک نییە وەکو چێژوە ئازارەکە وایە کەسێک کە نەزانە بەوەی کە چی چێژ دەدا و چی ئازار دەدا بەڕواڵەتە شتەستێکەکە دەخەڵەتێ ئەمە جاهلە بە چێژ و ئازارەکە نەک لەوەیە کە چێشم سەیتەرەی لەسەر کردووە ئەوە لە جا لەوەیە ئەمە دەکات بە ئەمان شێوە ترسنۆکەکەش لە جا لەوەیە دەترسێ بۆچی چونکە لەوە دەترسێ کە ترسناک نییە و لەوەش ناترسێ کە ترسناکە ینی بۆچی چونکە نازانێت چی ترسناکە و چی ترسناک نییە هەڵێ نەزانی بەو کارانەی ترسناکن یا ترسناگنین ترسنۆکیە هەڵێ ترسنۆکیە ئەوە تامان بە پێۆلۆجیکەی کە هاتووە و بنەمایە ئەی ئازایەتی ئەڵێ ئەی ئازایەتی توش ئەوە چۆن غەڵەت کراوە لە تەرجەمەکە سازەکەم غەڵەتم کرد زۆر جار لەسەر کردەکە قساکەی نا من تەرجەمەکە تۆزێ پەلەکردم بەڕاستی پیاە نەچوومەتەوە ئینەکە تەواوە بەس ئەندە دیار هەیە ئەوە پەڕیوە نا لێرە نووساوە ئەی ئازایەتی دی ترسنۆکی نییە ئەو دیە نازانم چیە لەوێ شتێک پەڕیوە ئازادی بێزانین ترسنۆکی نییە پرسیارەکە دەکراوەشدا با دیارەکەی دوایە و ئەو دەڵێ باتە بەنەو دەڕە نازانم شتی لێ پەڕیوە سکرات دەڵێ زانینی ئەوەی کە چ کارێک مەترسیدارە یا مەترسیدار نییە دژی نەزانیە بەو کارانە ینی زانینی ئەوەی چی مەترسیدارە یا چی ترسناکە و چی ترسناک نییە دژەکەی نەزانین نییە بەو کارانە ینی ئێمە نەزانین چی ترسناکە و چی ترسناک نییە ئەمە دژی ئەوە نییە کە ئێمە دەزانین چی ترسناکە و چی ترسناک نییە ینی نەزانی دژی زانینە ئاڵێ وایە دەڵێ با کەواتە زانینی ئەوەی چ کارێک ترسناکە و چ کارێک ترسناک نییە ئازایەتیە و ئەمەش دژی نەزانیە بەو کارانە هە لێرەوە ساغ دەکاتەوە ئازایەتی بنەماکەی زانینی ئەوەیە کە ترسناکە و زانینی ئەوەیە کە ترسناک نییە ترسنۆکیش سەرچاوە لە نەزانینی ئەوە دەگرێکە ترسناکە و نەزانینی ئەوە کە ترسناک نییە کەواتە ئازایەتی ئەساسەکەی چییە؟ زانینی ئەوەیە چی ترسناکە و چی ترسناک نییە ئەی ترسنۆکی چییە؟ ترسنۆکی لەوە سەرچاوە دەگرێت کە ئەم کەسە نازانێت چی ترسناکە و چی ترسناک نییە بۆیە ترسنۆکە کاتێک کە ناچێت بۆ جەنگ نازانین کە ئەمانەی دەچن بۆ جەنگ ڕوبەڕووی شتێک نابنەوە کە ترسناکە شتە ترسناکە لەبەرەوە ڕوبەڕووی نابێتەوە بەڵام کاتێک کە جەنگ ناکا نازانێ ڕوبەڕووی شتێک دەبێتەوە کە ترسناکە بۆچی؟ چونکە ئەوەی جەنگ ناکا نەیارەکە دێت لە ناوی دەبات نەیارەکە دێت دەیکاتە کۆیلە کەواتە ئەمەی ئەم دەیکا نازانێ ئەوەی کە ئەو دەیکا ترسناکە بۆچی کە ناچێت بۆ جەنگ دەبێت تەسلیم بێت کە تەسلیم بوو دەبێتە کۆیلە
بەڵام ئەوەی کە دەچێ بۆ جەنگ بەرەو شتێک ناچێت کە ترس ناکە بەرەو شتێک ناچێت کە ترس ناکە ئەوە نابینێت کە یانی ترسی نییە بۆچی چونکە وا نابینێ ئەو شتێک کە لە بەرامبەرەتی وە بەرەو ڕووی دەڕوا ترس ناکە و ئەمی ترساندووە بێگومان ئەگەر ئەمی ترسان بێ و کاتە چی دەکا ناچێت بۆ جەنگە گەرم ترسێن داکات ڕادەکە هەڵدێت کەواتە نابێ ئەو شتە ئەمی ترسان دەبێت و نەک ئەوی ترسان دەبێت هەر ئەسڵن نابێ ئەو شتە ترسناک بێت نەک ئەمی ترسان دەبێت هەر ترسناک نییە یعنی لای ئەم کەسە ئەم شتە ترسناک نییە نەک ئەمی ترساندووە و ئەم ترسەکەی ڕاگرتووە و لەناوە دەترسێ بەس ترسەکەی کەپت کردووە و ینی بیری لێ ناکاتەوە و دەچێت بەرەو ڕووی شتەکە بە بێ ئاگایی لەوانەیە لە خۆیان و پەلامار دەدەن قودرەتی کەپتکردنی خەفەکردنی ترسیانەیە هەیە بۆ ئەوەی پەلامار بدا ئاسان خۆی سەرخۆش دەکا بۆی بتوانێت پەلامارەکە بدا ئەمە چییە؟ ئەمە بەنجکردنی ترسە و ترس لە خۆیان دەترسێ بەس ترسەکە چی دەکات؟ بەنج دەکات بەس ئەمەی کە ئازایە لە ئەسڵا شتێک نابینێ لە بەردەمیا ترسناکە تاوەکو بترسێ بەس ئەوی تر کە پەلامار دەدا و بەڵام ئازانیە ینی پەلاماردەرە چاونە ترسە ئەمە لە ئەساسەوە چی کردووە؟ ترسەکەی لە خۆیان خەفە کردووە ینی نایەڵێ خەیاڵی خۆی این کردووە وەکو بڵێ خەیاڵی خۆی دەخلافێنێ وەکو کەسێک کە دەچێت بە ناو شوێنەکە مەترسیدارە بۆ خۆی گۆرانی دەڵێ یا شتێک دەڵێ دەیوێ خەیاڵی ئەو ترسێ بۆ دروستنەکە ینی خەیاڵی خۆی ڕاگرتووە خۆی دەخەڵەتێنێ ینی خۆی دەخەڵەتێنێ و لە خۆی ئەوەن دەکاتەوە و ئەوەنە هەر ترسەکەی هەیە ینی چاو لە ترسەکەی دەمقێنێ بەڵام ئەم کەسەی ئازایە لەوێوە ئازایە کە ئەو شتەی بەرەو ڕووی دەڕوا ئەسڵەن هەر لە لای ئەو ترسناگنیە تا تووشی ترسی بکە ترسناگنی چونکە ئەم کەسە لە ئەساسەوە مشکلەی لەگەڵ ئەوان نییە تیا بچێ یا بمێنێ یا نەمێنێ لە ئەساسەوە ئەم مشکلەیە نییە مشکلەکە دایمە خەیاڵی لای ئەوەیە کاتێ دەچێتە ئەم جەنگە چۆن خراپەیەک نەکە خەیاڵی لای ئەمەیە خەیاڵی لای ئەوە نییە شتێکگەیە دەیک لە ناوی دەبات ئەمان لە لای ئەو وجودی نیە ئەڵێ کەواتە زانینەوەی چ کارێک ترسناکە و چ کارێک ترسناک نییە ئازایەتیە و ئەمەش دژی نەزانیە بەو کارانە پرۆتاگۆراس جواب ناداتەوە تەبان دواتر سکرات دەڵێ پرۆتاگۆراس بە ئایا ناوەڵام بدەرەوە پرۆتاگۆراس دەڵێ خۆت باسەکە تەواو بکە یانی من جوابت نادەم سکرات ئەڵێ هیچ نەماوە بیڵم جگەل لەوەی کام پرسیارت لێ بکەم ئێستا شەر پێت وایە کەسانێکن تا ئەو پەڕی نەزانی نەزان و بەڵام ئازاتینی کەسەکانە ئەگەر بێت و ئازایەتی ڕەبتی بەزانینەوە هەبێ وە ترسنۆکی ڕەبتی بە نەزانینەوە هەبێ چۆن دەبێ کەسێک ئازابێ و نەزان بێت چۆن دەبێ کەسێک ئازابێ و خۆپارێزە کەسێک چۆن دەبێ ئازابێ و سەرکار بێت هەڵێ پرۆتاگۆراس دەڵێ سکرات تۆ هەر دەتەوێت لە گفتوگۆکەدا بەسەر ماسەرکەوی بۆیە منیش وەڵامەکە بەدلی تۆ دەدەمەوە دەڵێم شتی وا بەپێی ئەوەی پێشتر لەسەری هاوڕابووین نابێت یعنی ئەو شتێک کە پێشتر من وتومە بەڵام بەپێی ئەوەی کە لەسەری هاوڕابووین کەواتە ئەوەی کە وتومە هەرگشتی وا ناکرێت یانی ناکرێت کەسێک نەزان بێ و ئازابێ کەواتە ئازایەتی زانینە ترسنۆکی نەزانینە تەمان دوای ئەوە سکرات دەڵێ ئەمەم تەرجەمە نەکردووە مەقتەعی بەس ئەڵێ ئەوانەی کە گویان لەم گفتوگۆیە گرتووە تووشی سەرسامی دەبن لەوەی کە من چۆن دەڵێم فەزیلەتەکان فێر ناکرێن بەڵام کەچی پرۆتاگۆراس وتی فەزیلەتەکان فێر دەکرێن چاکەکان کەچی ئێستا شتەکە عەکس بۆتەوە من ساغم کردەوە کە ئازایەتی
زانستە زانینە ئەگەر زانین بێ دەبێ فێریش بکرێت کەچیەوە پرۆتاگۆراس کە دەیوت فێر ناکرێ فێر دەکرێت ئێستا ئەو خەریکە دەڵێ زانین نییە یانی شتەکە پێچەوانە بووێتەوە ئەڵێ ئایا فەزیلەت زانینە یا زانین نییە ئەڵێ ئەمە دەبێت جارێکی تر ئەم گفتوگۆیە درێژە پێ بدەین وە لێرە گفتوگۆکە ڕادەوەستێ و ئەوە ساغ نابێتەوە تەبەن لێرە بەوەی کە لێرە دەڵێ ئازایەتی زانینە ئەوە ساغ نابێتەوە کە فەزیلەتەکان زانین و فێر دەکرێن ئەمە ساغ نابێتەوە ئەم بەکراوەی دەمێنێتەوە تەوان ئەمە لە گفتوگۆی مینۆنا جارێکی تر ئەم پرسیارە دەکرێت و لەوێ ئەو پرسیارە جواب دەدێتەوە ئایا زانین ئایا فەزیل چاکەکان فێر دەکرێن یا فێر ناکرێن هە لێرە کۆرسەکە کۆتایی پێ